ئەی عەزەلە ئاژداوە بای بەم چۆت دنیا لێ کردووم بە شەرمی چۆنەکە وای ئەی خوا بە قوربان ئەی نابێت بیبەسێ بەسە زمان ناکرێتەوە نەبەخوا لە یاشاداینە مشک هەنجنیەکە تێگەی پارتی ئەمەنە ئێمێنێتەوە خوا ئەو تۆرە شوێنی خۆیەتی نەوا بەنا نەوەڵە ئەمە شۆتێکی باسی بێت خوا کوڵکۆی دام لێ بە سووتەکەی بۆ ئەمێنێتەوە عەزیز وام دەکە عەزیز عەزیز وام دەکە عەزیز ئای خاڵە مەحموود ئەوە چی لەو پاراناکەی عەزیز خوا هەزم هێمێنە بابیشارمەوە خوا بە قوربانم ئەی وعد نەبوو من بۆ بخەمە ئیشەوە ژنابێ نییە بێنە بێنە من بۆتە شارمەوە عەزیز یاوازم لێنە کەس پارێنی من نەبێ باوەشم پێ نەکەی ها تووخلم نەکەوی خۆ نەنووسێتی پێمەوە ها تەڕەماشێ پیاکەم باوەشی چی چی نەخۆرانێ بێ ملکی باوەشم بە تویا کردو ها ئەو باو لێ بەسەراتوە پارەوا هێنەوە نەخۆ بکەی وتم سیارە بفرۆشە بەڵام نەمانوت شێت بە جەمەجان بە قوربانی ئەو خۆیان بوو معقولە تۆ لەم ماڵە زلوزە بەلاحا دوو کولوکە لەبەر نەبێت و بچیت یاخشاریتەوە ڕۆ نییە بە تۆ بێ بە من خۆم بۆ دەشارمەوە نا تۆ نازانی با بەگەڕەکە دز و ژەدەی زۆر تیا بووە خەڵک بۆنی پارەی کردووە بەخوا سیقە بە کەس نییە سیقە بە منیش نییە با سیقەمە تۆ هەیە بە قوربانێ بم سیقە بە تۆ هەیە بەڵام ئاخر مشکیلەکە لەوایە زۆر نازانم چی لێ بکەم دەشوا بیشارمەوە وەڵا بیرم کەوتەوە ئەی بێ بۆ ماڵی چیمەنی خوشکم قسەی بێماناکەی مردوو نەبێ خەڵک دوو پرسی هەیە خواخوایەتی کەس نەزانێت تێگەی چیمەنی خوشکی هەر بەخوا تۆسی عاجزمە بە هەر لە خۆی و چاویشی تیژە باسی مەکە باسی خوشکەکەم مەکە دە باشە ئەی بێ بۆ ماڵی عەلی برا ئەی بێ بۆ عەلی برام 500,000 لێ سەرم بۆ 5 ڕۆژ ئەوە 5 زانە مانگە خۆی ون کردو و گورگەیی کردو ئاسە جوابی تەلەفۆنیشم لایەتەوە ئەی دەچی و لێ بکەم بیخەرە باڵقەوە لا قسەمان لە باڵ کرد خەتەرە جەمە خەتەرە کەیفی خۆتە شارمەوە خۆم ئەزانم خۆم فکرم هەیە خۆم شتە زانم عەزیز ئاخر عەزم وام لێکەی